سڵاتان لەبێت لە دیبیتێکی تایبەت لە کوردستان 24ەوە لە 4 ساڵی یادی ڕەفراندۆمی سەربەخۆیی کوردستانەوە لەگەڵتانم. ڕەهەندە جیاوازەکانی ڕەفراندۆمی سەربەخۆیی کوردستان دوای 4 ساڵ تێپەڕین بەسەر و یادەدا چییە؟ چ دەستکەوتێکی لە ئاستی ناوخۆیی و نێودەوڵەتیدا هەبووە؟ چۆن خوێندنەوەی بۆ دەکرێت؟ ئایا وەکو کارتێکی بەهێز لە دەستی کووردا ماوەتەوە؟ گۆڕانکاریە سیاسیانی ناوچەکە هاوتەریب لەگەڵ بەڕێوەچوونی ڕەفراندۆمی سەربەخۆیی کوردستان چ کاریگەریەکی لەسەر پرسە ناوخۆیی و دەرەکیەکان لە کوردستاندا هەبوو؟ عراق بە چه عەقڵیەتێک مامەڵە لەگەڵ کوردستان دەکات؟ من زیاتر قسە دەکەم میوانەکانم بەڕێز دکتۆر کاوە مەحموود سکرتێری حزبی شیوعی کوردستان و هەروەها بەڕێز بەڵێن عەبدوڵڵاه سکرتێری حزبی زەحمەتکێشانی کوردستان لە ستودیۆ لەگەڵ من. زۆر بەخێر بێن. دکتۆر کاوە بێمە لای بەڕێستان سەبارەت بە یادی ڕەفراندۆمی سەربەخۆیی کوردستان. ڕەفراندۆم لە هەلومەرجێکی زۆر هەستیاردا ئەنجام درا لە ساڵی 2014 پرسەکەی هەر لە بەرباس بوو و هەروەها حزبەکەی ئێوە شێکێک لەو حزبانە بوو کە ئەندامی ئەنجومەنی باڵای ڕەفراندۆم بوو بۆ بڕیاردان لەسەر ئەو بابەتە. بۆچی لەو کاتەدا ئەو بڕیارە درا؟ ئایا پێتان وایە پێویست بوو؟ بە بەردەوامی بەچێک لە ئەرکەکانی بزنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی کوردستانی کارکردنە بۆ بڕیاردانی مافی چارەنووسی گەلی کوردستان و بەنسبەت ئێمەوە ئەوەی پەیوەندی بە ئەم بڕیاردانەوە هەیە هەڵبژاردەی ئێمە وەکو حیزبی شیوعی ئەوەیە کە گەلی کوردستان مافی خۆی هەیە دەوڵەتی نیشتیمانی خۆی دروست بێت و ئەمەش ڕاستکردنەوەیەکی مێژووە، ئەو مێژوەی کە زوڵمێکی زۆری لە گەلی کوردستان کردووە کە خاکەکەی پارچە پارچە کردووە، گەلەکەی دابەش کردووە و لە دوای شەڕی جیهانی یەکەمەوە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کۆمەڵێک دەوڵەت دروست بووە. ئەو دەوڵەتانە دەوڵەتی نەتەوەیی دروست بووە بەپێی ئەو مۆدێلەی کە تەنانەت لە دوای ڕێکەوتنامەی وستیفاڵی 1648ەوە کە دەوڵەتی نەتەوەیی تیا دروست بوو. ئەم نمونەی دەوڵەتی نەتەوەییە بە عەقڵیەتی سەنترالیزمی ئەوروپی نێرا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و فەرزیان کرد بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێ ئەوەی کۆمەڵگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بخوێننەوە، بێ ئەوەی بگەڕێنەوە بۆ ئیرادەی سەربەخۆیی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەم ناردنی ئەم نمونەیە واتە ئێرە ئەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەوڵەت ئیستیراد کراوە، نێرراوە، ئەوانە هاوردە لێرە دەوڵەت هاوردە کراوە. لەبەر ئەوەی کە دەوڵەت هاوردە کراوە گرفتێ دروست بە کە گرفتی دەوڵەتە. ئەم دەوڵەتانێک کە لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە هەر دەوڵەت نییە، پەیوەندی بە کۆمەلگاشەوە هەیە، چ دەوڵەت لە کۆمەلگا جا نابێتەوە و پەیوەندی بە گرفتی شوناچشەوە هەیە. لەم حاڵەتی کە ئێستا هەیە حاڵەتی دروست نابێت کە بڵێن دەوڵەتی هاوڵاتی بوون، کە دەوڵەتی هاوڵات بوون دروستە بوو دوای 100 ساڵیش. پێم وایە ئەم گەلە مافی خۆیەتی و تەنانەت ئەگەر ئەو دەوڵەتەش دروست بوو هەر مافی خۆیەتی کە داوای بڕیاردانی چارەنووسی خۆی بکە. شێوازی تێکۆشان بۆ بڕیاردانی چارەنووس هەر لە سەرەتاوە بۆ داواکردنی مافەڕاوەکانی گەلی کوردستان ناچار بووە پەنای بردوتە بەر تێکۆشانی چەکداری و ئێستا کە زەمینەیەک بڕەخسێ کە گەلی کوردستان بە شێوەیەکی دیموکراتی ئاشتیانەی شارستایانە کە داوای مافەکانی خۆی بکە، ئەمە مافێکە کە داوایەکە. لەبەرەوە ئەمە مەشروعیەتی تایە ئەم حاڵەتە و مەشروعیەت دەوەدانێ ئەوەی کە هێزی بەکارهێناوە دژی بڕیاری سەربەخۆی گەلی کوردستان. بۆیە بڕیاری گەلی کوردستان وەکو ڕەفراندۆم وەکو میکانیزمێکی سەرکەوتوو بوو، چکە خەڵکەکە هات دەنجیدا. ئەمە یەک. دووەم ئەوەی کە سەربەخۆخواز بوو دەنجیدا کە زۆربەی خەڵکی کوردستانە دەنجیدا بۆ سەربەخۆخوازی دیسانەوە ئەمە سەرکەوتنە بۆ سەربەخۆخوازان لەو حاڵەتەیە و ئەمە مافێکی ڕای گەلە. باشە دواتر سەبارەت بە دوای ڕەفراندۆمیش قسە دەکەین بەڕێز بەڵێن عەبدوڵڵاه مەوێ هەرو پرسیارە لە جەنابتان بکەم. کورد 100 ساڵە کێشەی لەگەڵ عراقیە لە 1921 تا ئێستا عراق چی بەسەر کوردانەی هێناوە کە خۆتان شارەزای مێژوون لە بوارشدا؟ پێتان وایە لەو کاتەدا 4 ساڵ بەر لە ئێستا بڕیاری ئەنجامدانی ڕەفراندۆم بڕیارێکی باش بوو؟ ئەگەر ئەو کاتە نەڕەخسا بە ئایا ئێستا بەم هەلومەرجە دەمانتوانی ڕەفراندۆم بەڕێوە ببین؟ زۆر سپاس بۆ دەرفەتە. بەخێر بێ. زارش کە سەربەرزین کە لە ڕۆژێکی ئەوە لە کەناڵە بەڕێزەکەتان بازە ڕێفراندۆم و ئەنجامەکانی ڕێفراندۆم دەکەین. سەربەرزین بەوەی کە بەشداریمان کرد لە ڕێفراندۆم. ئێمە وەکو حیزبی زەحمەتکێشانی کوردستان لە ساڵی 1985 لە کۆنفرانسی یەکەم دروشمی مافی چارەی خۆنووسینیمان بەرز کردەوە. لە دوای ڕاپەڕینیش لە یەکەم کۆنگرە
دروشمی سربەخۆی کوردستانمان بەرز کردەوە بەڵێ دواتر لە کۆنگرەکانی دواتر ئەو دروشمە گۆڕرا کرا بە مافی چارەی خۆنووسین لە ڕێگای ڕفراندۆم دیارە بە تاکیت سەبەبی هەڵگرتنی ئەو دروشمە لە 85 بە دواوە ئەسبابی خۆی هەیە کە دوایە دێ مەسەری تەبعا نامەوێت ئێستا وەختەکەی زۆر بۆ مەسەلەیە بگرم بکوژم بەڵام کاتێک کە لە 2017 2016 مەسەلەی ڕیفراندۆم هاتە پێش هەموومان دەزانین کە دوای ڕوخانی ڕژێم هەموو حزبە سیاسی کوردستانیەکان و پێش ڕوخانی ڕژێمیش لە مؤتەمەری مەعارەزەی عێراقی بەیەکەوە هەوڵدرا کە دوای ڕوخانی ڕژێمی عێراقیشی نوێ بنرێتن ئەو دەستور 2005 ئیقرار کرا کورد دەنجی بۆدا بەداخەوە ئەو عەقڵیەتەی کە هەر لە سەرەتای دامەزراندنی عێراقەوە وەکو جەنابەت باس کرد تا ئەو کاتێک کە بڕیاری ئەوە درا کە ڕیفراندۆم بگرێ ئەوە بوو کە دوای ڕوخانی ڕژێم لە هەموو کاتەکان زیاتر لە هەموو کاتەکانی ڕابردوو زیاتر پێشێری دەستورەکە کرا ئەو دەستورەی کە لەلایەن عێراقیەکانەوە ئیقرار کرا بوو عەقڵیەتێک حکومڕانی کرد بەڕاستی هەموو ئەو مافە دەستوریانەی کە لە ناو دەستور هاتی و بۆ گەلی کوردستان نەک جێبەجێ نەکرد بەڵکو ڕۆژانە پاشەکشە و خۆدزیینەوە لێدا دەکراوە پێشێل دەکرا سەرڕای هەموو هەوڵەکان سەرڕای جوهودێکی زۆر لەگەڵ دەسەراتدارانی عێراق لەگەڵ حەزابی عێراقی بە هەردوو پێکاتێکی ئەو سنە و پێکاتەکانی تر بەڵام بەداخەوە ئەوان هەتا گەیاندیانە نان بڕین هەتا گەیاندیانە تەهدید و پێکەنانی قووەت و هێرشکردن بۆ سەر کوردستان بۆیە مەسەلەی ڕیفراندۆم کە هاتە پێش بە پێی یاسا ڕێسەنێ دەوڵەتیەکانیش بی هەموو میلەتێک حەقی ئەوەی هەیە کە بڕیار لە ئایندەی خۆی بداتن لەسەر ئەو بنەمایە بوو یعنی عێراق لە دوای ڕوخانی ڕژێم لە بجاتی ئەوەی پێبنێتی قۆناغێکی تازە هەموو پێکاتەکان لە چوارچێوەی ئەو دەوڵەتە بە لێبوردەیی بە ئیستحقاقی دەستوری بگەنە مافەکانی خۆیان بەداخەوە ئەوە نەکرا بەعکسەوە عەقڵێتێک حکومڕانی کرد نەکە عەقڵێتی شۆڤینی مەذهەبیشی هاتە ناوێ و لەسەر ئەوە ئەساسە بوو کە ئێمە دوای تێپەڕنی نزیکەی 12-13 ساڵ بەسەر نووسینەوەی دەستور گەیشتنە ئەو قەنەعاتە کە ئاسان نییە لەگەر ئەو عەقڵێتە ئیش بکرێتن زۆر باش بۆیە بڕیاردرەکە ڕیفراندۆم بکرێ و ئێمە وەکو حزبی زەحمەتشانی کوردستان وەکو باسم کردە لە 85 ئەو دروشمەمان هەبوو لە دوای ڕاپەڕێنیش دروشمی مافی چارەی خۆنووسەکە لە ڕێگای ڕیفراندۆمەوە هەبوو پێشوازیمان لەو دەست پێشکەریە کرد و بەشداریمان کرد و بە سەربەرزانش لێی دەرچوین چینە خەلچێک پێوابی ئێمە فەشەلمان هینایە لە یاخود زۆر جار باز دەکرێتن کە تەسریح دەدرێ و قسە دەکرێن معناوە نیە مەگەر ڕیفراندۆممان ئەنجامدا معناوە ڕۆژی دەوڵەت ئێلان دەکرد یعنی ئەگەر هاتوو ئەم پرسیارێک لەو خەڵکە دەکەم ئەگەر هات با لە دوای ڕۆژی ئەنجامدانی ڕیفراندۆم حکوومەتی عێراقی ئەنجامەکەی قبول کرد بایە ئەمە متحیدەش قبولی کرد بایە خۆ معناوە نیە ئەمە ڕۆژی دوایی ئیعلانی دەوڵەت و ئەوە دەکەین تۆ پێویست بە مەسافەیەش یەکزار زوو دوو درێژەیە تا لەگەڵ عێراق دەگەیتە هەر بۆ مەسەلەی ڕسمکردنی سنوور پێویستمان بچینە بە ساڵێک دوو ساڵەیە بۆ ئەو شەیە کە زۆر جار تەفسیر دەکرێت بۆی کە ئەمە پەشیمانبوونەوەیەکە لە ڕیفراندۆم کە دەڵێن ئەگەر ڕیفراندۆممان کرد معناوە ڕۆژ دواتر ئیعلانی دەوڵەت دەکەین ئەوە بۆ معنایە کە ئێمە لەگە عێراق مەسافەیەکی زۆرمان لە پێشە تا دەگەینە ئەوەی کە دوو دەوڵەتی جیا دەبین زۆر باشە مەسەڵ بۆ نمونە ڕسمکردنی دەستور سنوور باشە ڕسمکردنی سنوور خۆ ئاسان نییە پێویستی بە گفتوگۆ حیوار هەیە لەگە باشە دەگەڕێمەوە لای ئێوە بەڵام میوانەکەشم لە سلێمانی ئامادەیە بەڕێز هۆگر محەممەد مامۆستای زانکۆ لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت بەڕێز هۆگر با پرسیارەکەم بە شێوازێکی جیاوازتر ئاراستەی بەڕێستان بکەم بە خێربەی هۆگر محەممەد دیارەکە میوانەکانم باسییان لە ئەو پرسانە هۆگر محمود بەڵێ هۆگر مححمود
دیارەکە دەنگم بەباشی نایەتە لای بەڕێستان میوانەکانم باسییان لەو پرسانە کرد کە بۆچی ڕفراندۆم لە کوردستان کراوە لەو هەلومەرجەدا چه زەرورەتێک هەبوو کە ڕفراندۆم بکرێت دیارەکە لە ئاستی جیهاندا زیاتر لە 200 وڵات هەیە کە دەوڵەتن و بە قۆناغی زۆر هەستیارتر و زەحمەتتر لە کوردستانیشدا تێپەڕون تابوونەتە دەوڵەت پێتان وایە 4 ساڵ بەر لە ئێستا ئەو زەرورەتە مێژوویە پێویست بوو کە ڕفراندۆمی هەرێمی کوردستان بەڕێوە بچێت؟ بەڵێ زۆر سپاس وڵا ئەوەی ڕاستی بێ من پێم وایە ئەو مێژوەی کە تایە کرا زۆر دواکەوت بوو دەبوو پێشتریش بکرایە چونکە خوێندنەوە بۆ ئەو ساڵانی کە ئێمە لەگەڵ دەسەڵاتی نوێی عێراقا بووین هەموو پێشبینیەکان وا بوو کە ئەمە ئەگەر هات و خۆیان تۆکمە بکەن بەرەو ئاڕاستەیەکی ترە چن کە ئەبێ سەر ڕەحمەت بۆ کفندز بنێرین خۆ بۆ ئەوانی کە بڕوایان بۆ بۆچوونە نییە ئەکرێ لە پێش هەڵتۆقینی داعش ورد بنەوە لە ڕۆژگاری بەڕێز مالیکیە چۆن کابرای زەیدیان هێنا بۆ دەوروبەری کەرکووک و چۆن کەوتە گەڕکردن بە خەڵکی کورد لەو ناوچانە لەبەرەوە من پێم وایە کاتەکەی دواش کەوت بەڵام هەر نەیسە کردنەکەی چاکتر بوو و کردنەکەشی بەڕاستی سەرکەوتنیەک بوو بۆ تەواوی حیزبانی باشوور و نەتەوەکەش بەگشتی بۆ چونکە ئەگەر هات و ناحەزان بیان توانایە حیزبەکان بۆ ئەو هەنگاوە پەرت بکەن ئەوە ئێستا ئێمە ئەوەشمان پێ ناکراوە دڵنیاشم کە هەلومەرجی گرتنەوەی کەرکووک لەلایەن ئەوانەوە هەر پلان و پیلانی بۆ داڕێژا بوو. باشە دکتۆر هۆگر مەحموود با پرسیارێکتر لە بەڕێستان بکەم لە دوای ئەوەی کە دژایەتێکی زۆری هەرێمی و نێودەوڵەتی بەرامبەر بە ڕفراندۆمی سربەخۆیی کوردستان و بەڕێوەچوونی لە 2017 کرا بەڵام ئەبینین کە ئێستا ترافیکی دیبلۆماسی هەر لە هەرێمی کوردستان بەردەوامە هەرێمی کوردستان پێگەیەکی بەهێزی لە ئاستی نێودەوڵەتیدا هەیە بۆچی هەر کاتێک کە باستێتە باسی پشتگیریکردنی کورد بۆ پرسێکی وا مێژوو دووبارە دەبێتەوە وڵاتانی نێودەوڵەتی پشت لە کورد دەکەن ئایا ئەمە پێگە و ئاستی هەرێمی کوردستان دەردەخات لە ئاستی نێودەوڵەتیدایە بۆ خۆیان مێژوو ئەم جۆرە سەلماندوێتی کە دەبێت بەو شێوەیە تەعامل لەگەڵ کووردا بکەن؟ دیسان ئەوەی ڕاستی بێ من هەلومەرجی تێڕوانینی نێودەوڵەتی هەمیشەوە ئەبینم ئەوان لە ڕوانگەی پەرژەوەندیە باڵەکانی خۆیانەوە مامەڵە لەگەڵ سەرجەم وڵاتان و پرسەکان هاکەن ئەوان مەبەستیانەکە هەرێم و خەڵکی هەرێم هەریج نەبێ بەم جۆرە بمێنێتەوە بۆ ئەوەی خۆیان لە لێشاوی پەنابەری زۆرتر لا بدەن ئەوەش کە بڕوا بم بۆ چوونە ناکە با سەرنج با چۆن ساڵانە بە ملیاران دۆلار ئێرێ بە تورکیا بەس لە پێناوی ئەوە کە گوشاری پەنابەرانیان نەخاتە سەر بۆیە ئەوان لە ڕوانگەی بەرژەوەندی خۆیانەوە کارەکەن بەڵام هەر باشە ئێمە چەند دۆستمان هەبێ چاکترە و کاشکی ئێمە بمان توانایە لە ئەو هەلومەرجەی دوای کەوتنی ڕژێمی بەعسەوە بمان توانایە لۆبی ڕاستەقینە لە وڵاتانی خاوەن بڕیارە دروست بکەین بۆ ئەوەی بمان توانایە کە لە وەرچەرخانێکی مێژوویە ئەوان بەو چەشنە دژایەتی بەرنامە ڕژدەکانی ئێمە نەکەن. بەڵێ باشە زۆر سپاس دەگەڕێمەوە لای بەڕێزە دواتر دکتۆر کاوە بە باسێکی تر سەبارەت بە وڵاتانی دەرەوە بکەین بە تایبەتی وڵاتانی ئەقلیمی دراوسی هەرێمی کوردستان لەو قۆناغەدا زۆر دژایەتی هەرێمی کوردستانیان کرد و دواتریش بینیمان کە لێکەوتەکانی لەوای 16 ئۆکتۆبرەوە هەر دەرکەوت جگە لەوە وڵاتانی زلهێزی جیهان بە ڕادێکی زۆر دژایەتیان پرسیان کرد بەڵام کورد پێداگر بوو لەسەرەوەی ڕفراندۆم بەڕێوە ببات بۆچی لە هەموو قۆناغەکاندا بەو شێوەیە دژایەتی گەلێک دەکرێت کە بیەوێت خۆی مافی چاری نووسینی خۆی دیاری بکات بنەمای سەرلێکی ئەو هەڵبستانە پەیوەندی بە بەرژەوەندەکانەوە هەیە و لەسەر ئەساسی ئەو بەرژەوەندیانە وڵاتە ئیمپریالیستەکان کە کوردستانیان دابەش کردووە و وەکو تە سەرەتاوە وتم ئەو نمونەیە ناردووە نمونەی دەوڵەتی نەتەوەیی ئەو نمونەیەش نمونەی دەوڵەتی نەتەوەی سەردەستە
دەوڵەتی نەتەوەی سەردەست دەوڵەتی هەموو چەپکەکانی بریتە لە بۆشوورەکانی نەتەوەی سەردەست ئەگەر باسی بۆ نمونە ئەمنی قومی دەوڵەت بکەین لە عێراقدا ئەمنی قومی دەوڵەت بریتە لە عقلێتی نەتەوەی سەردەست و تایفەی سەردەست بۆ ئەمنی قومی و لەبەرەوە ئەمنی قومی ئەو کەیبینێ بریتە لە پاراستنی ئەوەی پێڵێ سەربەری عێراق کە ئەمەیەکێک بووە لەو بۆچوونانەیە کە لە استیفادیا دروست بووە و ئەم پەیوەندی بە دراوسەکانیشەیە چکە ئەم دراوسەکانی گەلی کوردستان دیسانەوە یەکێکن لەو هێزانەی کە گەلی کورد ئەچەوسێننەوە کە نەناو ئەو بەشانە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد هەیە گەلی کوردستان هەیە بە ئاستی جیاواز ئەمە وای کردووە کە هەڵوەستەکان لێرە یەک بگرێ سەبارەت بە هەموو هەر هەنگاوێک کە کوردستان بینێ ئەگەر تۆ تەماشای ئێستاش بکەیت لە عێراقدا هیچ لایەنێکی عێراقی باسی فدرالیەت ناکە و پێی وایە تەنانەت فدرالیەت هەڕەشەیە لە پاراستنی وحدەی دەوڵەتی عێراق و قەزیەی ئەمنی قومی دەوڵەتی عێراق ناکۆکە لەگەڵ چەمچێک کە پێڵێن چەمچی عەدالەت بە نسبەت گەلی ئەمەوە ئەوەیە کە گەلی کوردستان بگاتە مافەڕاوەکانی خۆی کە مافێکە هەموو گەلێک ئەو مافەی هەیە لەبەرەوە چەمکەکان هەمووی لە گۆڕانکاریدایە نیشتیمانی عێراقی ئەو عقلێتەیە نیشتیمانی نەتەوەی سەردەستە تایفەی سەردەستە بە نسبەت کوردستان و نیشتیمانپەروەری لە کوردستان شتێکی کەیە ئەلێرەدا کە لەناو خۆە هەیە و ئەگەر تەماشای بکەیت لە بەرژەوەندی وڵاتەکانی تر کە دیسانەوە کە ڕفراندۆم هات فرسەتێک بوو کە ئەو هەڵە مێژوویە گەورەیەی کە هەیە ڕاستی کەنە وڵاتە زلێزەکان بەداخەوە ڕاستیان نەکردەوە و ئەم هەڵەیە بۆ نمونە دووبارەیان کردەوە لە هەندێک وڵاتی دیکە ئەگەر تۆ تەماشای کەتەلۆنیا بکەیت لە ئیسپانیا کەڵکی کەتەلۆنیا دەنجیدا بۆ سەربەخۆیی و ئیتحادی ئەوروپی هەر هەمووی بێدەنگ بوو و لەو مەسەلەیە نمونەیەکت بۆ بێنمەوە ڕئیس وزرای هۆڵەندانیان پرسی بۆ تۆ پژگیری کەتەلۆنیەکان ناکەیت لە هەڵبژاردن وتی ئێمەش ئاخر هینمانەیە بابەتی خڕۆنینگنمانەیە خڕۆنینگنیش پێکاتەیە کە ئەگەر دانمەوە دابنێ کەتەلۆیەکان سەربەخۆ بن خڕۆنینگەکان ئەوانش داوای سەربەخۆی یەکەن واتە ئەم دەوڵەتانە هەر کەسە لە بەرژەوەندی خۆیەوە و دیسانەوە ئەم وڵاتانە ئەو ئەزمونەی کە دەرکەوتدا دیسانەوە بۆمان دەرکەوتدا لە ئەکامەکانی دوای بڵێن ڕفراندۆمەوە کە وڵاتانی زلهێز و وڵاتانی جیهان ئەوانە ئەو کاتە حساب بۆ تۆ کە تۆ بەهێز بێوانە لێرەدا ناکۆچی بەرژەوەندەکانە ئەو نمونەیە کە دیسانەوە دوای 2003 بانگەشیان بۆ کرد نمونەیەکی فاشل بوو ئەو نمونێ خۆی ئەدۆزێتەوە لە چەمچێک کە پێڵەن دیموکراتێتی تەوافقی ئەو دیموکراتێت تەوافقی کە هێنایەن کە گوایە ئەو پرۆسە سیاسیە ئەوەی پێڵێن هاوسەنگی و شەراکەت و تەوافق دروستکە و پرۆسی سیاسی عێراقی لە دوای 2023 لەسەر بیناکرا ئەوە دوای ماوەیەک کۆتایی هاتووانە لەبەرەوە ئەو گرفتانی کە هەیە کە گرفتی دەوڵەتە ئەو گرفتە هانان کە هەیە کە گرفتی شوناسە بە عقلێتی ڕۆژاوا چارەسەر ناکرێ و هەروەها بە عقلێتی نەتەوەی سەردەست چارەسەر ناکرێ و مانەوەی ئەم گرفتانە ئەبێتە هۆی ئەوەی کە بارگرژی لەم ناوچەیە بەردەوام بێ گەشەپێدان دروست نەبێ ئاشتی و ئاسایش لە مەترسیدا بێ و هیچ ڕێگایەک نییە ئەگەر گەلانی تر و هەروە وڵاتە زلێزەکان ئەگەر بیر لە بەرژەوەندی گەلی عەرەبیش بکەنەوە ئەبێ بدان بەوە دابنێت کە گەلی کوردستان مافی بڕادانی چارەنووسی خۆی هەبێ گرنگە ئەم گەلانە بتوانن پێکەوە بژین گرنگ نییە لە چوارچێوەیەکا پێکەوە بژین گرنگ نییە تۆ لە دەوڵەتەکان کۆیان کەیتەوە با لە چەندین دەوڵەتا کۆ بنەوە بەڵام بتوانن پەیوەندەکانیان ئاسایی باشە بەڕێز بەڵێن عەبدوڵڵا لە چوارچێوەی وڵاتێکی وەکو عێراقدا هەرێمێکی فدراڵی وەکو هەرێمی کوردستان تا ئێستا ئێوە ئەو شەراکەتەی کە هەیە لەگەڵ عێراق چۆن دەیبینن لە کاتێکدا کە هەمیشە بە عەقڵیەتی هێز و توندوتیژی مامەڵەی لەگەڵ هەرێمی کوردستاندا کردەوە تا بینیمان لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبری 2007 هێزی بەرامبەر بە خەڵکی کوردستان بەکارهێنا بۆ ئەو داواڕەوایی کە هەیبوو پێتان وایە تا ئێستا شەمەقلێتە هەر بەردەوامە چۆن دەبێت مامەڵەی لەگەڵ بکرێت خۆی کێشەی ئێمە بەڕاستی لەگەر لە چوارچەوەی دەوڵەتی عێراق هەر لە ڕۆژی دامەزرانی عێراقەوە دەستی پێ کردووە هاتن لە دوای زەنجی جیهانی یەکەم نەخشەیەکیان کێشا بە پێی بەرژەوەندی خۆیان ئەو سنوورەیان سەپان بەسەر گەلانی عێراق بەبێ ڕەچاوکردنی ویستی گەلانی عێراق
پێکاتەکانی عێراق تۆ تەمەشاکە هەر لەو کاتەوە تا ڕۆژگاری ئەو ڕۆمان عێراق سەرڕایەوە هەموو سەرەوت و سامانەی هەیە عێراق سەرڕایەوەی کە ئەندامە لە UN سەرڕای ئەوەی کە دوای ڕووخانی ڕژێم هەموو دنیا یارمەتیدا لە ئەمریکا تا بریتانیا تا فەڕەنسا تا نازام چی تۆ تەمەشاکە لە دوای 2003 لە دوای ڕووخانی ڕژێمەوە سەرڕای بوونی دەستوریش سەر ڕای ئەو هەموو سەرەوت و سامانەی کە هەشە عەقلێتە بەردەوامە لەو عێراقا وەکو هاوڕێم باسی کرد دەوڵەت لە چوارچەوەی بەرژەوەندی خۆی لە چوارچەوەی باڵادەستی خۆی تەمەشا دەکات ئەم پێم وایە ئێستا عێراق ئەگەر لە کۆنیش سەر ڕایبوونی دیکتاتۆریەت سەر ڕایبوونی زولم و زاداری لە خەڵکی عێراق و پێکاتەکانی عێراق بەڵام لە دوای ڕووخانی ڕژێمەوە تا ئەو ڕۆژگارەوە دقیق قسەی تێدەکەن ئێستا عێراق لە هەموو کاتێک زیاتر خۆی کەشف کردیا بۆ هەموو دنیا کە دەوڵەتێکی فاشلە دەوڵەتێکی فاشلە لە برگەی دەستور دەست پێ بکەین هەتا ئاخر برگەی دەستور بابزانانی عێراق لە چێ دەرێ پابند بۆ بەو دەستورەی کە خۆیان دەنجام بۆ داوە چۆن مامەڵە لەگەڵ عەقلیەتە بەپێکەوە مامەڵەی ئێمە خۆ دەزانی ینی ئێمە تەجروبە ڕفراندۆممان کرد گەلە کۆمێکێکی نێودەوڵەتی و ئیقلیمی لەسەر هەرێمی کوردستان کرا خۆ ئەگەر دەرەنجامەکەشی بۆ موافقی هەمووان بە هەر دەبا ئەمە لەگە عێراق گفتوگۆ بکەین چونکە 2000 دەبی لەگەر عێراق کۆتایی بەو مۆزوعە بینی چ بەنسبە سەر بەخۆی چ بەنسبە ئەوەیە ئێم بە پێمان وایە لەو قۆناغا کە ئێستا هەڵبژاردنمان لە پێش ئێستا نا هەڵبژاردننی طبعا هەر حزبەک و هەر لایەنە کاندیدی خۆی هەیە و منافسە هەیە و ململانەی هەیە لەسەرەوەی کە زۆرترین دەنگ بەدەست بینیتون و نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکات لە بەغدا پێم وایە کێشەی ئەساسی ئێمە لەگەڵ عێراق ئەوەیە کە ئەوانەیە کە لەو هەڵبژاردنە دەردەچن حزبە سیاسیەکانە خەڵکی سەر بەخۆیە مەفروزە دوای هەڵبژاردن پرۆژەیەکی نیشتیمانیمان هەبی پرۆژەیە کە بە یەک دەنگ بە یەک بۆ چوون تەعامل لەگە بەغدا بکەین لەگە هێزە عێراقیەکان بکەین لەگە دەورا پشتمان بکەین لەگە هێزە ئیقلیمیەکان بکەین لەگە وڵاتانی دەرەوە بکەین چونکە ئێمە تا ئێستا لە قۆناغی ڕزگاری نیشتیمانین باشە شەرعیە ئێستا ململانێ بکەن بەڵام دوای دەرچوون ئەوەی کە خەڵکی ئەو خەڵکەکەی دەنجی داوە بە فلان حزب کاندیدی فلان حزب بە فلان سەربەخۆ بۆ ئەو دەنجی پێدایە کە بچی لەوێ دیفاع لە مافە دەستوریەکانی بکە وانە ئێمە لەوێ دەبی کێشەی ئەساسی ئێمە لەو نقطەیە ینی ئەگەر هاتوو ئێدا کۆدەنجێکی نیشتیمانیمان هەبی لە چۆنێتی تەعاملکردن لەگە بەغدا لە چۆنێتی ململانەیەکانمان لەگەر بەغدا لە تەرجمەکردنی ئەو یا ئەو بەندانەیە کە لە دەستور هاتیە و کە ئیستحقاقاتی خەڵکی هەرێمی کوردستانی تێدایە ئێمە بچینە بتوانین شتێک بە شتێک بکەین لەگە وڵاتانی دنیا بکەینە گفتوگۆ لەگە دەورا پشتمان بگەینە گفتوگۆ بەڵام بەداخەوە تا ئێستاکە ئێمە لەو مەسلەی سەرکەوتو نەبوونە بەداخەوە لە بەر ململانەی حزبی و بەرژەوەندی سەرچی حزبایەتی منچینە زەرەرێکی زۆرمان کردی و ئەوانیش ئیستیغلالی ئەو سەغەراتانەیان کردە ئەو کلوکەلەبەرانیان کردە لە نێوان هێزە سیاسیەکانی کوردستان زۆر باشە با بگەڕێمەوە لای بەڕێز دکتۆر هۆگر مەحموود کە لە سلێمانیەوە لەگەڵما دکتۆر هۆگر بە پرسیارێکی جیاوازتر لە بەڕێزت بکەم دیارە زۆر جار چاودێرانی سیاسی باس لەوە دەکەن کە ڕفراندۆم نایەکی گەورە بوو بە وڵاتانەی کە پێیان وا بوو هەرێمی کوردستان بۆتە هۆکاری ناسەقامگیری لە ناوچەکە ئەوێت شتێک بکات کە دژایەتی حکوومەتێکی وەکو عێراق بکات بەڵام هەرێمی کوردستان بە ڕفراندۆم ویستی کە سەقامگیری و شوناسخوازی خۆی لە ناوچەکەدا بسلمێنێت پێتان وایە توانی ئەو ئامانجە بپێکێت ئێستا لە دوای 4 ساڵ ئەو دۆخە چۆن دەبینن؟ وڵا ئەوەی ڕاستی بێ ینی من پێشتر وتم ڕفراندۆم ئەوە مافی هەر نەتەوەیە کە بەڵام تۆ ئەم مافە یعنی کێ بڕیار با کە تۆ بەدەستی بێنی ئەمە خۆ هاوڕیان ڕاست دەکەن ئێمە دوجار هەرە بێ لەگەڵ عێراقا وتوێژمان کردایە بەڵام ئایا عێراقێک کە ئێستا برایانی شیعە دەسەڵاتیان گرتۆتە دەست تۆ پێ وایە بەدەست و بەدان واز لەو دەسەڵاتە ئەهێنن وەک ئەوەی کە خۆیان چۆن بڵێ لەسەر و هەموو شتێکەوە ببینن من پێم وایە ئەمە زۆر چۆن بڵێ ئەستەمە
ئەستەمە بۆ چونکە تۆ هەلومەرجی خۆیان سیرکە لە نێوان سونە و شیعە هەلومەرجی شیعە و شیعە سیرکە لەبەرەوە ئێمە ڕیفراندۆم مافی خۆمانە کە کراوە من بە چاکێ زانم ئەگەر چی هەمی شەهر وا بۆ کە سەرکەوتن زۆر کەس خۆیەکە بە خاوەنی شکستیش خەڵکەکە خۆی لێبەبەریەکە بەڵام من بۆ چوونم وایە کە ئەوە هەنگاوێکی چاک بوو ئەوەش لەو ڕوانگەیەوە من ئەڵێم کە من خودی خۆم دڵنیا بووم کە ئەوان دواخستنی گرتنەوەی حەویجە بۆ دوای مووسڵ لە پێناوی ئەوە بوو کە کەرکووک بگرنەوە لەبەرەوە ئێمە ئەوە کارێکی چاک بوو بەڵام هەنگاوێکی وەک بڵێ دیموکراتیانە بوو بەس تۆ چی ئەڵێیت کە ڕۆژ ئاوا لە ڕوانگەی بەرژەوەندی خۆیەوە وڵاتانی ڕۆژهەڵاتیش هەر هەمان شێت دەوڵەتانی هەرێمیش ئێمە زانین کە ئەوان هەموو چۆن بڵێ تۆکمەبوونێکی ئەم دەسەڵاتی کورد بە زیانی خۆیان نەزانن لەبەرەوە ئەوە هەلومەرجەکەیە ئێمە ئێستا یەکێک لە گرفتە گەورەکانمان کە وەکو نەفرەتێکی مێژووی وایە بە شانی کوردەوە یەکنەگرتنی خۆمانە پەردبوونی خۆمانە بەڵام خۆشبەختانە لە سەروبەندی ڕیفراندۆمەکە یەکدەنگ بوون و کە کرا ئێستاش ئەگەر ئێمە بەو پەرتیە و بەو لێک خوێندنەوە بەردەوام بین دڵنیا بن کە ئێمە ئاکامان باش نابێت لەگەڵ دەسەڵاتی چه عراقی و چه هەرێمیشە باشە کەواتە ئێمە ئەگەڕێنەوە بۆ سەر و بنەمایی کە باس لەوە دەکات هەر کاتێک کە بێتە سەر مافەکانی کورد ئەوە ئێمە ئەبینە قوربانی بەرژەوەندیەکانی وڵاتانی دەوروبەر یا وڵاتانی زلهێز هەرگەینەوە سەرەوتە بەناوبانگە کە دەڵێ کە کورد دۆستێکی نییە جگە لە چیاکان ئەی لەم نێوانەدا کورد دەبێت چی بکات چی مکانیزمێک بگرێتە بەر بەچە سیاسەتێک لەگەڵ وڵاتانی دەوروبەر و دراوسێ و وڵاتانی زلهێزدا مامەڵە بکات بۆی کە بتوانێت مافەکانی خۆی بەدەست بێنێت سەرنج بە شتێکی زۆر گەوهری پێ بڵێم ئەویش ئەوەیە ئایا تۆ ناوماڵی خۆتی تۆکمە کردووە من بە دڵنیایەوە ئەڵێم نەخێر و تۆ سەرنج بە لەو میرنشینانەی کە هەمان بوون ئایا ناوماڵیان تۆکمە بوو ئایا لەگەڵ یەکە هەمیشە لە نوکی خەنجەرەوە سەیریەکیان ناکرد ئێستاش سیرکە پاشان ئایا ئێمە وامان کردووە بەڕاستی تاچی کورد لە هەرێمە لە ماوەی هەر هیچ نەبێت دوای کەوتنی ڕژێمەوە پەروەردەیەکی وامان هەبێ کە خەڵکی تر چۆن بڵێ جێگەی سەرنجیان بێ یاخود ئەوە تا ئێمە گەنجی ئێمە بەردەوام چاوی لەوەیە کە وڵاتەکە بەجێ بێڵێ خەڵکێک هەیە ئێستا دوو چین دروست بووە چینێک کە بە تەواوی بێزارە لە هەلومەرجەکە چینێکیش بووە بەوەی بە هارون و قارون کەواتە ئایا ئێمە مرۆڤسازیمان کرد ئایا نەتەوە سازیمان کرد ئێتۆ کە نەتەوە سازینەکەی ئەو نیشتیمان هەمیشە ئەکەوێتە بەر چۆن بڵێ چاو و بەرچنگی ئەوانی کەەوە ئەیانەوێ نیشتیمانەکەی بە جۆرێک لە جۆرەکان داگیر بکەن تۆ سەرنجی پێکاتەی کورد بکە لەم ناوچەیەدا بەو ئامارانە بڕۆرەوە کە لە دوای دەوڵەتی عراقەوە تا ئێستا ئەکرێ ئێمە ئێستا لە کەمبوونێکی زۆر ترسناکەین ئێمە ئێستا ئەوەی کە بە تعریب لە شارەکانی ترمانان نەکرا ئێستا لە شارەکانی خۆمانە لە پێناوی بەدەستێنانی پارە بۆ شوقە و vێلا و ئەمانە کە خەڵکی ناکورد دەیکڕێ وڵاتەکەمان بەرە و کێشەیەکی زۆر گەورەترە چێ کە پێم وایە کەم بیری لەکرێتەوانێ ئێمە بەڵایەکی گەورەترمان بۆ خۆمان ساز کردووە پاشان کاتێککە تۆ پێ دەڵێن ئەمانە چۆن بڵێ پێکەوە ژیان و ئەمانە بڵێ ئێمە پێکەوە ژیانمان پێخۆشە بەڵام ئێمە ئەبێ بزانین کە کەمینەین مادام کەمینەین لە وڵاتە مادام ئەشزانین کە نەتەوەی سەردەست بەو ڕێژەیە زیاکە ئەوە ئێمە بەڵایەکی تر چاوەڕێمانەکە بەڵێ باشە لەگەڵم بمێنەوە دکتور کاوە دیارەکە بەڕێز دکتور هۆگر باسی نەتەوە سازی کرد و یەکێک لە هەڕەهەندە گرنگەکانی ڕفراندۆم ئەو هەستە نەتەوایەتی بوو کە لە نێو خەڵکی کورد لە هەر چوار پارچەی کوردستان دروستی کرد باشووری کوردستان و پارچەکانی دیکە و بینیمان کە هەموو کوردستان خۆڕۆشە بۆ ڕۆژی ڕفراندۆم ئەگەر لە ڕووی ئەحساسیکەوە سەیری نەکەین لە ڕووە زانستی و پەروەردەیەکەوە سەیری بکەین ئەوە تا چەندە گرنگە نەتەوە سازی و بەم جۆرە پەروەردەکردنی نەتەوەیە کە دەوڵەتەکەی وڵاتەکەی خۆی خۆش بوێ لەوەی کە تا دژایەتی بکەی یا بە شێوازێکی تر چاو لە ئەم پرسە گەورە نەتەوەیانە بکەی بابەتی سەرەکی ئەوەیە ئایا ڕەوابوونی دۆزی ڕەوای گەلی کوردستان لە چۆ دەست پێکە ڕاوبوونی ئەو دۆزە لەوە دەست پێکە کە کوردستان نیشتیمانە کە ئەم نیشتیمانە ماکی خۆی هەیە کە هەوڵ بدا بۆ سەربەخۆیی خۆی واتە بابەتێک هەیە کە پێڵێ بابەتی نیشتیمانی مەسەلێک هەیە کە پێڵە مەسەلەی نیشتیمانی ئەم مەسەلە نیشتیمانیە
پەیوەندی بە ئارەزۆ نییە لە هەندێک وڵات کە بۆ نمونە کە دەوڵەتە مەسەرەن نیشتیمانیەکە شێوازێکی تێرەگرێ بۆ نمونە فەڕەنسا دەوڵەت بوو بەڵام کاتێک نازەکان هاتن فەڕەنسایان گرت مەسەرەی نیشتیمانی لە فەڕەنسا لەوەدایە کە چۆن وڵاتەکان ڕزگارەکانە نازیێت بۆ نمونە وەڵام فەڕەنسا سنووری خۆی هەیە ئێمە لە کوردستانە بابەتێکی کە بڵێن بابەتی نیشتیمانی لەبەرەوە مەسەلەکە وەنیە وەڵام ئەگەر ڕازی بیان ڕازی نەبی تۆ وەکو بڵێ چاو بنووقێنی مەسەل نیشتیمانەکە نامێنێ مەسەلەیەکەیە کە بڵێن مەسەلەی نیشتیمان ئەمە یەک هاوکات دەسەر ئەم مەسەل نیشتیمانیە کۆمەڵی بابەت هەیە کە بابەتی کۆمەڵایەتیە بابەتێک پێوەیە پێوەی پەروەردەییە چۆن هاوڵاتیەکی کوردستانی ئامادەکەی کە داکۆچی لە نیشتیمانەکەی خۆی بکە و مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازیگەری کوردستان خۆ ڕۆژ دوو ڕۆژ نییە چەندین ساڵ ئەم بزوتنەوەی هەیە ئەم بزوتنەوە لە هەر قۆناغێکدا ڕوبەڕووی ئەرچی نوێ بێتەوە ئەگەر لە پێشتر ئەم بزوتنەوەیە و لایەنەکانی ئەم بزوتنەوە لە حکومڕانی و لە دەسەڵاتان نەبوون بۆ ئەرکەکانیان سنووردارتر بوو ئێستا کە دەسەڵاتە ئەرکەکەی فراوانترە بەشێک دەوەرکانە ئەوەیە کە مادەم دەسەڵات موارەسی دەسەڵاتەکە کە من پێم وایە دەسەڵاتەکە دەسەڵاتی ئەمری واقعە یعنی نە دەستوری عێراق ئەی پارێزێ نا کەسیشە پارێزێ کورد خۆی پاراسوێتی قوربانەکانی گەری کوردستان پارێزێتی قوربانی پێشمەرگە پارێزێتیەوانە و ئەم ئامادەبوونە هەبێ ئەوە ئەی پارێزێ بۆ ئەوەی ئەم دەسەڵاتە بەردەوام بێ ئەبێت دەسەڵاتێک بێ ڕشایی عەدالەتی کۆمەڵایەتی بکە ڕشایی مدیانانی دامەزراوەکان بکە ڕوبەڕووی گەندەڵی بێتەوە سیاسەتێکی ئابووری باش بیادە بکەوانە پێداشوونەوە بەخۆی بکە متمانە دروستکە لەگەر هاوڵاتی بوون واتە مەسەلەی نیشتیمانی کوردستانی دابڕاو نییە لە مەسەلەی پێداویستەکانی خەڵک و دابڕاو نییە لە ئازادیەکان دابڕاو نییە لە کارکردن تەنانەت بۆ یەکسانی جەندەری و بۆ مافی ژنان واتە تۆ چۆن هێزە کۆمەڵایەتەکان تیارەکەی بۆ ئەوی داکۆچی بکات لە مەسەلەی نیشتیمانی کوردستانی پێم وایە ئەمە ئەرچی ئێمەیە ئەوەی لە دەسەڵاتە ئەوەی غەیری دەسەڵاتیشە ئەبێ ئەم ئەرکە بکە و ئەرکەکان جیا ناکرێتەوە ئمڕۆ ئەرچێکی نیشتیمانی کوردستانی و تێکۆشان بەسەر بخۆیی ناکرێت جاکێتەوە لە ئۆرکانێک کە لەسەر تاوە باس بکرد ئەمە ئەرکمانە ئەم ئەرکانە جگەلەوە بعدێکی تری ئەوەی جەنابەت باس کرد کوردستانی بەفراوانی هەیە ئەو کاتێک کە خەڵکەکە لە باشوور دەنجیدا بۆ سربەخۆیی ئەگەر خەڵکی ڕۆژهەڵاتی دەنجی بدایە هەر دەنجێدا بۆ سربەخۆیی باشوور ئەگەر لە باکوور دەنگ هەبووە بە هەمان شێوە لە ڕۆژاوا بە هەمان شێوە واتە مەسەلەیەکی کوردستانی فراوان هەیە سەرڕای غەدری مێژوویی کە کوردستانی پارچە پارچە کردووە بەڵام ئاراستەیەکێ ئەم ئاراستەیە مافی گەری کوردستانە لە هەر پارچەیەکی کوردستان کە قەوارەی خۆی هەیە کە هەوڵدا بە سەربەخۆیی لە چوارچەوەی هەلومەرجی تایبەتی خۆیدا بڵێ کاک بەڵێن پێتان وایە ئەو نەتەوە سازیە کراوە بە تایبەتی لە دوای ڕەفراندۆمەوە تا چەندە کار کراوە بۆی کە بتوانێت نەتەوەیەکی خاوەن ئیرادە و خاوەن هەستی نیشتیمانی دروست بکرێت بۆ قۆناغەکانی داهاتوش بە هەمان شێوە بتوانن بڕیار بدەن بڕیار بە ئیرادێکی بەهێز بدەن و ئەرکی لایەنەکان تا چەندە وەکو دکتۆر کاوەش ئاماژەی پێکرد ئەرکی لایەنەکانە کە بتوانن بم پرساستن توانیان ئەم ئەرکە جێبەجێ بکەن زۆر سپاس وەڵا زانین چۆن ئێمە وەختە کە بازە سەربەخۆیی و ڕفراندۆم و نەتایجی ڕفراندۆم و لە پێشمانە ئێستا کە وەکو باسم کرد لە قۆناغی ڕزگاری نیشتیمانین با هەموو گوناحەکە نەخەینە ئەستۆی ناحەزەکانمان هەموو گوناحەکەن ئەنی بۆ خۆ دەرباسکردن لە کۆمەڵک شت نەلەن وڵات دوژمنمان زۆرە هیچ میلەتێک نییە ڕزگاری ببیتن دژمنی نەبی و ناحەزی نەبی مچینە دۆخی ئێمە تۆزێک سەختتر بی لە خەڵکی تر بەڵام ناکرێ ئێمە پێما وایە ئەگەر بەشەکی زۆری کە نەگەیشتونە ئامانجەکانمان دوژمنمان زۆرە ناحەزمان زۆرە بەڵام بەشێکی دەکەوتە ئەستۆی خۆمان بۆ نمونە مەسەرەن ئێمە لە دوای ڕاپەڕینەوە ئەگە بەراورد بکەین لە پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین ئینتیمای تاچی کوردی بۆ قەزیەکەی بۆ وڵاتەکەی سەر ڕای زم و زۆرداری بەعس کە ئەگەر یەک فیشەکی لە ماڵگیرابە یەک وەرەقەی لە ماڵگیرابە ئەدام دەکرا خانۆکەشی تەخت دەکرا بەڵام ئینتیمای بۆ وڵاتەکەی و شۆڕش و پێشمەرگە ئەحزاب زۆر زیاتر بووە گە بەراورد بکەن لەگەر ئێستا هۆکارەکەی چیە؟ هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە لە ماوەی 30 ساڵی ڕابردوو
لە دوای ئینتیفازەوە ئەگەر لە پێکەنانی پەرلەمان و حکوومەتەوە حسابی بکەن دەکا 29 ساڵ بەداخەوە نەمانتوانیوە لە ئاستی بەرپرسیارەتی ئەو قۆناغە بین دەسەڵات سێ حزبەکان لە هەموو بوارەکان لە بواری پەروەردە لە بواری سەحا لە بواری ژێر بنیانانی ژێرخارنی ئابووری تۆکما فرسەتی یەک کاری یەکسان بۆ گەنجانمان فرسەتی یەکسان بۆ تازیرەکانمان بۆ مقاولەکانمان بۆ هەموو کەس بەداخەوە ینی لە فترەی ڕابردوو دەسەڵاتەکە زیاتر بە حزبی کرا ڕەنگڕێژکرا بە حزبایەتی دیارە بە تاکید لە هەموو هەڵبژاردنەک ئەحزاب دێململانەی دەکا حزبە یان دوو حزب یان سێ حزب دەردەچن حەق خۆیانە حکومەت تشکیلکردن بەڵام دوای ئەوەی کە حکومەتی تشکیل دەبتە حکومەتی هەموو خەڵک بە هەموو ڕەنگەکانەوە خزمەتی هەموو سین و توێژەکان دەکەن کێشەکان یەکجار زۆر بوون بەڕاستی کەڵەکەی سەرێکگیر بوون ئێستا وای لێ هاتووە کە متمانەی خەڵک بە حزبە سیاسیەکان بەدەسەڵات ڕۆژ لە دوای ڕۆژ لە پاشەکشەیە کە ئەوە بەڕاستی گەورەترین زەرەر لە ئایندەی قەزیە ئێمە بدا ئەو مەسەلەیە ئەمە پێویستمان بەوە هەیە یەک لە ڕووی سیاسی و کۆدەنیەکی سیاسی بەهێز سەبی لەسەر کۆمەڵک بڕگە و ئەوەی استراتیجی بۆ ئایندەی میلەتەکەمان ڕێک بکەوین با لەناو پەرلەمان مەعارەزە یەکدی بین با لە کۆمەڵە قەزایە لەگەر یەک ناکۆڵ بین بەڵام لەسەر قەزە نیشتیمانیەکە دەبی کۆدەنێکی سیاسی هەبی لەو قۆناغە ئێمە چۆن لەگەر بەغدا تەعامل دەکەین لەگەر دەورا پشتمان تەعامل دەکەین لەگەر ئەمریکا و UN و وڵاتانی ئەوروپی تەعامل دەکەین ئەو کۆدەنجی تا ئێستا نییە نە لە عێراقمانە نە لە سەر ئاستی دنیا و ئیقلیمی شەمانە بۆ ناخۆی خۆمان پێویستمان بە ئاشکردنەوەی خەڵکە ئاشکردنەوەی خەڵک بەوە دەبی متمانەی خەڵک بە دەسەڵات و حکمڕانی بە چاکسازێکی حەقیقی بە دروستکردنی عەدالەتێک بە برەودان بە ژێرخانی ئابووری دروستکردنی فرسەتی کاری یەکسان بۆ ئەوەی عنوانەکە ئەوە نیە ئەوڕۆچێ لە دەسەڵاتە عنوانەکە هەرچی لە دەسەڵاتی پێویستی بەو هێزە جەماوەریە هەیە بە دروستکردنەوەی ئەو ئینتیمایە بە قووەتە هەیە بۆ خاک و نیشتیمان بۆ ئەوەی پشتگیری لە حزبەکانی و لە حکومڕانی خۆی بکاتن لە هەر موازەها و ئەگەر یەکەرە دێتە پێشی ئەمە پێم وایە ئەگەر بەشێکی پەیوەندی بە عەقڵێتی شۆڤینی بەغداوە هەیە کە هیچ ئامادە نییە تا ئێستا ئامادەچی نییە کە بێتن پابندی بە دەستور و مافەڕەواکانی گەل و کوردستان بەڵام و هەروها چاردەورەشمان و دنیاش دیمان بەڵام بەشێکی پەیوەندی بە خۆمان هەیە ئەو ئیرادە تا ئێستا کە بەداخەوە کن و کەلەبەر یەکجار زۆر باشە دەگەڕێمەوە لای دکتۆر هۆگر مەحموود لە سلێمانی دکتۆر هۆگر باستان لە پەروەردە کرد لە دوای ڕفراندۆمەوە ئەو ڕەهەندە جیاوازانەی کە لەو ڕووە توانین لە ڕوویەکی زانستانی پەروەردەیەوە خوێندنەوەی بۆ بکەین وەکو مامۆستایەکی زانکۆ پێتان وایە تا ئێستا توانراوە کار لەسەر ئەو بابەتە گرنگە بکرێت تا چەندە منهەجەکانی زانکۆ گرنگی بە پرسی ڕفراندۆم داوە لە ئاستێکی باڵادا بتوانین ئەم پرسە بگەێنینە ئەو کەسانەی کە ئەیانەوێت کە ڕفراندۆمی سەربەخۆی کوردستان وەکو کارتێکی بەهێز لە دەستی کووردا بمێنێتەوە کاری پێ بکرێت. بەڵێ وڵا ئەوەی ڕاستی بێ ئێمە من خودی خۆم زۆرێک لە کێشەکانمان ئەگێڕمەوە بۆ ئەوەی کە دەست خرایە پەروەردەوە هەر لە دوای ڕاپەڕینەوە دەست خرایە حیزبەکان دەستیان خستە پەروەردەوە لەبەرەوە پەروەردە هەنگاو بە هەنگاو من دڵنیام کە ئێستا خەڵکێک هەن بە پێچەوانی منەوە قسەکەن بەڵام من ئەوەی کە ئەیبینم هەنگاو بە هەنگاو پەروەردە بەرەو داڕوخان براوە کە پەروەردە بەرەو داڕوخان برا لە نەتەوەیەکە دڵنیا بە هەموو شتەکانی تر بەرەو ڕوخانە چییە تۆ سەرنج بە نەتەوەیەکی وەکو کۆریەکان بە تایبەتی باشووریەکانیان یاخود ژاپۆن خۆی تۆ سەرنج بە چۆن مامەڵە لەگەڵ پەروەردەکەن ئەوان 6 ساڵی سەرەتایی مرۆڤەکە فێری ئاکار و خۆشەویستی نیشتیمان و هەڵسوکەوتی مرۆڤانەیەکەن ئێمە چۆنمان کردووە ئێمە شتەکانمان ڕادستی کۆمەڵێک کردووە من دڵنیام ئەم قسەی من زۆر کەس پێی تەنگەتاوە بێ بەڵام ئەوە لایەنەکەی تۆ وەک عەرەبە لێ ئەلبەرە کە بن نەتیجە سەیری ئاکام کە ئایا ئاکامەکە ئەوەیە کە من ئێڵێم یا ئێمە تاکێکی کۆریمان دروست کردووە وەک کۆریەکان کە ئەمە نیشتیمانی خۆی خۆش بووە کەلتوری خۆی خۆش بووە زمانی خۆی خۆش بووە ئێمە ئێستا لە سایی خۆمانە ئەوەی بە زمانی کوردی کراوە لە سایی بەحسان نەکراوە من دڵنیام ئێستا حیزبەکانم قسەی منیان پێ ناخۆشە بەڵام دیسان ئەڵێم سەیری ئاکامەکە بکە
پاشان تۆ بتەوێ خاوەنی نیشتیمان بی بتەوێنەتەوەکە وەک نەتەوەی ڕێزلێ گیراو بێ ئێتۆ هەنگاوی یەکەمە بێت تۆ خۆ ڕێزگربی لە زمانەکەت لە کەلتورەکەت ئێمە ئایا وامان کردووە لەبەرەوە من وایە بینم پەروەردەمان ئەوەی کە لەم ڕۆژانە من جۆم لێ بوو بەڕێز جەنابی کاک مەسعود بارزانی باسی کرد کە ئینتیمانەماوە باشە خۆ ئێمە ئەمە لە مێژە ئێمە ئەو هاوارەمان کردووە لە مێژە وتومانە ئێستا تۆ سەرنج بە نزیکەی 34 زانکۆ هەیە بەڵام ئایا ئێستا دەوڵەتانی هەرێمی هێندەی ئەو تاکە زانکۆی کوردستان کە لە سلێمانیا بوو کە لی ئەترسان کە وەزارەتە خارجیەکانیان داوایانە کرد بگوێزرێتەوە ئایا ئێستا هێندە ئەوان چۆن بڵێ حسێب بۆ ئەو زانکۆیان ناکەن من بە دڵنیایەوە ئەڵێم نەخێر لەبەرەوە ئێمە بەڕاستی ئەگەر نەچوە بچێ ئێستاش هەرەکرێ کار بکەین لەسەر پەروەردە بەڵام پەروەردە هەلومەرجی خۆی هەیە پەروەردە ئەبێ چۆن بڵێ دامەزراوەی پەروەردەیی ڕاستەقینەت هەبێ ئەبێ تۆ مامۆستای ئامادەکراوت هەبێ ئەبێ تۆ پرۆگرامی وات هەبێ کەوا نەتەوەکە نیشتیمانەکەی خۆش بێ مرۆڤایەتی خۆش بێ ئێمە کامەمان لەمانە کردووە یعنی بەڕاستی یعنی من دڵنیام ئێستا بەرپرسان گویان لەم قسانی من بێ ئەوان تێگەن کە وای بۆ چونکە ئەمە هەمووی لە ڕەشببینیەوەیە من سەیری کەتوارەکەم واتە واقعەکەم لە واقع ئەوەی کە من ئەیبینم ئایا ئەمەیە یا ئەوەیە کە خەڵکی تر هەڵمەتە کاسە ئەچن بە بەرپرسان هەڵێن من بە دڵنیاییەوە ئەڵێم ئێستا ڕاستەوەکو ژمارە خوێنکاری زۆرمان دەرەچێ ڕاستەوەکو زانکۆی زۆرمان هەن بەڵام سەیری ئاکامەکە بکە تۆ سەرنج بە ئێمە لە کۆنا ئەگەر تەلەبەیەک هەفتای هەشتای بێنایە لە ئامادەیە ئەوە کە سوکار خێریان بۆ ئەبەخشیەوە بەڵام ئێستا کارگەیشتە ئەوەی سەوسێ بێنێ کارگەیشتە ئەوەی کە لەبەرەوە من وایە بینم ڕوخانی پەروەردە ڕوخانەکانی تری بە دوای خۆیان هێناوە و ئینتیمای نەهێشتووە لەبەرەوەی کە ئەمانە ئەبێ کاری لەسەر بکرێ خۆ ئەگەر مەبەستان بوو ئەکرا سەرنجی ئەوە بن کە وڵاتێکی وەکو کۆریای باشوور چی کردووە با ئێمە ئەوەمان کردایە باشە دکتۆر هۆگەر وەکو دوای پرسیارم هەر لە جەنابەت لەبەرەوەی کاتی کەم لە بەردەمداماوە بەراوردکردنی کوردستان بە وڵاتانە کە دەمێکە لەسەر پێی خۆیان وەستاون و دەوڵەتن لەوانەیە بەراوردکردنێکی عادلانە نەبێ بەڵام لە کاتێکدا ئێمە لەگەڵ حکوومەتی عێراق حکوومەتێکی هەرێمێکی فدراڵی ئارەزوومەندانەمان هەیە لە کاتێکدا کە سەرجەم کێشەکانمان لەگەڵ عێراقدایە ئەو ئەقلیەتی کە ئێستا هەیە وەکو میوانەکانیش ئاماژەیان پێکرد ئەقلیەتی هێز بووە بەڵام لەم لاشۆ هەرێمی کوردستان هەوڵی داوە لەسەر پێی خۆی بوەستێت منەمەوێت سەبارەت بە ڕفراندۆم خاڵی کۆتایی ئێوە بزانم پێتان وایە لە داهاتوودا دەتوانین چی بکەین و چۆن نەتوانین ئەو کارتە وەکو کارتێکی بەهێز بۆ خۆمان ڕابگرین و لە ئاستی نێودەوڵەتیشدا بە هەمان شێوە ئەگەر بە کورتی وەڵام بدەیت وەڵام من پێشەرش دەمێ ئەوە بڵێم ئێمە ئەوە قسەیەکی تا ڕادێک سواوە کە بڵێ ئێمە بەراوردی خۆمان نەکەین بە وڵاتانی تر باشە با بەراوردی خۆمان بەڕاوەندا بکەین بزانە لەو ماوە دیاریکراوە چەند پێشکەوت بزانە چەند گۆڕا بزانانی ئێستا لە چه ئاستێکی پەروەردەیە لە چه ئاستێکی حکومڕانیایە هاوکات بۆ ڕیفراندۆم یعنی من پێم وایە ئەوە تازە بووتە بەڵگەنامەیەک و ئەو بەڵگەنامەیە ئەگەر ئێمە کەرکووک بگیرایەتەوانەیە هەرگیز نەمانەتوانی بەدەستی بێنین بەڵام ماوەتەوە ئەوەی ئێستا ئێمە یەکگرتوو بین لە ناوخۆیە کە لە ناوخۆیە یەکگرتوو بووین هەوڵ بین ئەو شتانی کە ئێستا باسیەکەین وەکو پەروەردە وەکو ئەو کەلێنانی کە هەیە چاکی بکەین و گەندەڵی نهێڵین من لەو بڕوایم ئەتوانین هەرێمەکە بەهێزکەین کە هەرێمەکە بەهێز کرا دەشێت لە هەلومەرجێکی وەرچەرخانی نێودەوڵەتیە شتێک بێتە پێشەوە کە بتوانین چۆن بڵێ بۆ ئامانجانەی خۆمان بگەین بەڵام بەدەر لەوە و بەم شێوەیە کە ئێمە بەردەوام ڕێژەمان کەمەکە و خەڵکی ناکورد یەنە شارەکانمانەوە ئێمەش ڕێگەمان لە پێناوی پارا بۆ کردوونەتەوە ئەوە من دڵنیام لە داهاتووە کە کوردەکە لەسەر خاک نەما و ڕێژەی زۆر کەمی کرد ئەو کاتە دەولیەنیش ئەڵەن کاکەوە ئەبێ وەکو ئینسان سیرکەین لەبەرەوە ئەو کاتە ئێمە دەستمان لە بنی هەمانەکە دەرەچێت باشە بەڕێز بەڵێن عەبدوڵڵا دیارە بەڕێز دکتۆر هۆگر ئاماژەی بۆ کرد کە بێک ئەم هەرێمە بەهێز بکەین چۆن نەتوانین ئەم هەرێمە بەهێز بکەین و دواوتتان سەبارەت بە ساڵیادی ڕێفراندۆم چییە ئێمە چۆن نەتوانین مامەڵە لەگەڵ ئەم کارتە بەهێزدا بکەین ئەمە پێما وایە واقع عێراق گەر بە وردی تەمەشا بکەین عێراق دوو ڕێگای لە پێش بوو یەکیان دیکتاتۆریەت بوو کە بە زەبری هێز ئەو سنوێی ڕاگرت بوو کۆنتترۆلی کرد بوو
ئەو کاتێمە بە دیکتاتۆران دەچونە شاخ دیفاعمان لە خۆمان دەکرد بەڵێ زمینی ئەوە لە عێراق جارێککە ماوە جارشکە دیکتاتۆرێک بێ کۆنتترۆلی هەمووی عێراق بکە زمینی نەماوە زمین نەک لە عێراق نماوە مچینە لە دنیا ئاسان نییە کەواتەوە تێپەڕی ئەوەی دووەم دەستورە لە 2005ەوە ئیقرار کرا کە بە یەکەوە بژین ڕێز لە یەکدری بنێن ڕێزە مافەکانی یەکدری بنێن هەموو خەڵکێک هەست بکە هەموو پێکاتەکان هەست بکەن کە حقوقی زامنە واجباتشی حقوقیشی هەیە ئەوە لە ماوەی 17 ساڵی ڕابردوو 16 ساڵی ڕابردوو لە دوای نووسینەوەی دەستور نەک ئەوە نەکراوە بەڵکو نیوەی عێراق ئێستا ئاوارەیە بە پێچەوانەیە نیوەی عێراق ئێستا ئاوارەیە کەواتە خیاری سێم چێ لە بەردەم یاریمی کوردستان ئەمە پێمان وایە وەکو حزب بەڕاستی پێمان وایە مەخرەجی ئەساسی لە بەدیلی ئەو شتانە ئەوەیە کە ئەگەر بێت و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان هەموو حزبە سیاسەکانی هەرێمی کوردستان بێن بیلەوە بکەینەوە کە عێراق بکرێت بە دەوڵەتێکی کۆنفیدرالی بکرێت بە دەوڵەتێکی کۆنفیدرالی کۆدەندێکی لایەنە سیاسەکانی لەسەربی و پرۆژەیەک ئامادەکەین بکەوینە گفتوگۆ لەگەر سونەکان بکەوینە گفتوگۆ لەگەر شیعەکان پێیان بڵێن کاکە تاکەی یعنی ئێمە تاکەی دەتوانین بەو شەکلە بەردەوام بین یعنی ئەوە دەرکەون ئێوە دەتوانن بەو شەکلە حکومڕانی هەموو عێراق بکەن بە عەقلیەتەی کاتانە نە سونە قایلە نە ئێمە ڕازین کەواتە دەبی بگەینە مەخرەجێک کە با عێراق پارێزراوبی لە چوارچەوەی دەوڵەتێکی کۆنفیدرالی حکومەتێکی ناوەندیشی هەیە یعنی ئەم پێم وایە هەنگاوێکە بۆ مەخرەجێکە بۆ ئەو وەزە عێراقە هەیە و ئیمکانی شەیەگە هەرێمی کوردستان بتوانی کۆدەنجێک لەسەر ئەوە دروستکە کەوتە گفتوگۆ لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان و پێکاتەکانی تر عێراق دکتۆر کاوەوە پێتان وایە ئێمە چ هەنگاوێکی دیکەمان لە بەردەمە لە دوای ئەوەی کە ڕەفراندۆممان ئەنجامدا لە دوایەوەی کەوتوێژمان لەگەڵ بەغدا کرد و هەموو ڕێگاکانمان گرتە بەر ئێستا بێت چی بکەین من زۆر بە گەشتبینیەوە تەماشای ئاینداکەم پێشم وایە بێژوودا نەخراوە و ئەو پرسەی کە ئێمە ئەبێ کاری پێ بکەین پرسی نیشتیمانیە پرسی ڕفراندۆم نییە ڕفراندۆم وێزگەیەک بوو وێزگەیەکی تێکۆشان بوو ئەو وێزگەیە ئەنجامی خۆی دەرخست کە ئەو خەڵکە لەگە سەر بەخۆیە بەڵام کارکردن بۆ سەر بەخۆی تەواو نەبووە کارکردن بە سەر بەخۆی بزافێکی شۆڕژگەریە نیشتیمانیە بە بەردەوام ئەبێ بەکراوەی تەماشای بە بکەین و هەروەها تەنانەت ئەبێ هەندێک حاڵەت هەیە کە دوژمنانمان نەیارانمان هەوڵی ئەوادەن کە ڕەشبینی بڵاو بکەنە ناومانە ئەبێ ئێمە بەجانی مقاومەتکردن لەلایەک ترەوە بەجانی ئەوەی کە پرۆژەیەکمان هەبێ بۆ بنیادنان و چاکسازی تەواو و هێزی جەماوەت هێزی فشار بێ بە بەردەوامی من پێم وایە زۆر گۆڕانکاریەکرێت لەو حاڵەتەیە و با تەسەوڕ نەکەن ئێمە هێزمان نییە لە ڕاستیە گەلی کوردستان خاوەنی هێزێکی زۆرە حتا تەنانەت لەوانەیە تۆ خەڵکێکە بینی حتا ناڕازی بێ لە وەزعەکە بەڵام مانای ئەوە نییە دیفاع لە نیشتیمانەکەی خۆی ناکە ئەمێنێتەوە ئێمە ئەو کەم و کوڕیانی کە هەیە چۆن هەوڵ بدرێ لە چوارچەوەی پرۆژەیەکی گەشەپێدانی چاکە بەراوردەکانمان لەگەڵ وڵاتانی ناوچەکە نەبێ ناکرێت ئێمە بەراوردی خۆمان لەگەڵ بەغدا یان لەگەڵ ئێران و تورکیا بکەین گەلی کوردستان خەڵکی کوردستان حەزەکە بەراوردی خۆی وەکو مامۆستا هۆگەریش باسی کرد بەراوردی خۆی لەگەڵ یابان بکە لەگەڵ کۆریا بکە ئایا ئەمە ئەشێ بۆ ناشێ گەلی ئێمە گەلێکی نەزۆک نییە گەلێکە 100 ساڵە مقاومەتەکە دەیان جینۆساید دەرحەقی کراوە ئەنفال کراوە کیمیاباران کراوە بەڵام جانی مقاومەتی هەرە بووە لەبەرەوە من پێم وایە ئەم گەلی کوردستانە جانی مقاومەتی هەیە من زۆر بە گەشتبینیەوە هەمان ئەو گەشتبینیە کە هیچ وەکو مارتن لوتەر کینگ باسی کرد کە ئێوە لە شەستەکانە باسی ئەوەیە کرد من خەو نەبینم کە ڕەش پێستێک دەست بکاتە ناو پێستێکەوە لە ئەمریکا ئەوە جێبەجێ بوو خەونی گەلان جێبەجێ بێ لەبەرەوە ئێمە بێ بەو کرایەوە تەماشای مێژوو بکەین باشە زۆر سپاس بەڕێزان دکتۆر هۆگر مەحموود مامۆستای زانکۆ سپاس کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی بەڕێز بەڵێن عەبدوڵڵا سکرتێری حیزبی زەحمەتکێشانی کوردستان هەروەها دکتۆر کاوە مەحموود سکرتێری حیزبی شیوعی کوردستان زۆر سپاس بۆم دەرفەتە کە لە ستودیۆ لەگەڵمان بوو لەبارەی پرسی ڕەفراندۆمەوە قسەمان کرد بەڕێزان دیبێتێکی تایبەت بوو لە یادی 4 ساڵەی ڕەفراندۆمی سەربەخۆیی کوردستاندا کە لە 25 ئەیلولی 2017 هەموو کوردستانیان بەرەسەدانەوە 2.73 دەنگیان بە سەربەخۆیی کوردستاندا ئێستاش هەر چاوەڕوانی سەربەخۆین و هیوادارم کە هەموو لایەکە سەرکەوتوو بن سپاس کە تا ئێستا بینەر و بیسەری کوردستان 24